ئەزانن ئەو نەخۆشانەی کە سەدەفیان هەیە ئەگەر هەیە تووشی نەخۆشی ڕۆماتیزمی جنگەکانیشیان ببن. سڵاوتان لێبێ، من دکتۆرە لایەنم، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی جنگە و ڕۆماتیزم لە تاوەری تەندروستی سمارت. نەخۆشی ڕۆماتیزمی سەدەفی یەکێکە لە هۆکارەکانی هەوکردنی جنگەکان و لە ئەگەری چارەسەر نەکردنی نەخۆشیەکە داخوران و لە ناوبردنی جنگەکان بە شێوەیەکی گشتی لە سایە 20 بۆ 30 ئەو کەسانی نەخۆشیەکان هەیە نەخۆشی سەدەفی لەسەر پێست ئەگەر هەیە تووشی نەخۆشی ڕۆماتیزمی جنگەکانیان ببن، بە تایبەتی ئەو نەخۆشانی کە سەدەفیەکە لە سەریانە هەیە یاخود لە نینۆکیانە هەیە یاخود لە ئایلەکانە نەخۆشی سەدەفی هەیە. بە شێوەیەکی گشتی بە یەکسانی تووشی پیا و ژنیشە بێ، بە تایبەت ئەو نەخۆشانی کە پێستیان سپیە زیاتر معرەزن بەوەی کە تووشی ڕۆماتیزمی سەدەفی ببن. ئەم نەخۆشیە کاتی دەرکەوتنی ئەم نەخۆشیە لەسەر پێستی نەخۆشیەکە پەیوەندی هەیە بە کاتی دەرکەوتنی ڕۆماتیزمەکەیەوە. بە شێوەیەکی گشتی نزیکی 8 بۆ 10 ساڵی ئەوێ هەتاکو نەخۆشی ڕۆماتیزمەکە لە نەخۆشەکە دەرەکەوێت، بەڵام ئەشگونجێ ڕۆماتیزمەکە لە پێش سەدەفیەکەوە دەرچێ و ئەشگونجێ ڕۆماتیزمەکە و سەدەفەکە هەردووکیان لە یەک کاتە لە نەخۆشیەکە دەرکەون. ئەم نەخۆشیە 5 جۆری هەیە، ئەگونجێ تووشی هەموو جنگەکان ببێ، بەڵام بە شێوەیەکی گشتی تووشی جنگە بچووکەکانی دەست و قاچە بێ، ئەبێتەوەی ئاوسان و ڕقبوون و ئازاری جنگەکانیان. بەڵام وەکوتمان هەموو جنگێ ئەگونجێ توش بێ، جنگەی ئانیشێک کۆڵ، ئەژنۆ و حەوزیش ئەتوانێت توش بێ. بۆیە پێویستە ئەو نەخۆشانەی کە سەدەفیان هەیە، نەخۆشی سەدەفی لە خۆیان یان لە خێزانەکانیان هەیە، لە ئەگەری هەموو هەر کاتێک کە نەخۆشی ئازاری جنگەکەیان هەیە ئەچن بۆ لای هەر دکتۆرێ پزیشکەکە ئاگادارکەنەوە لە هەبوونی نەخۆشیەکە لە خۆیان یان لە ئایلەکەیان، بە بۆنەی ئەوەی دەستنیشانکردنی نەخۆشیەکە بە تەواوەتی ئەکەوێتە سەر ئەم نیشانانە و ئەمەی کە نەخۆشەکە خۆی سەدەفی هەیە یا لە ئایلەکەی هەیە، چونکە دەستنیشانکردنی نەخۆشیەکە هیچ فەحسێکی خوێن نییە دەستنیشانکردنی نەخۆشیەکەی بۆ بکەین، تەنیا لەو قسانی کە لە نەخۆشیەکە وەرێگرین ئێمە دەستنیشانی نەخۆشیەکە ئەکەین. بۆیە ئەبێ نەخۆشەکان زۆر ئاگادار بن لە ئەوەی پزیشکەکان بڵێن کە ئەم نەخۆشە درێژخایانیان هەیە و بۆ ئەوەی بۆ پزیشکەکەش ئاسان بێت دەستنیشانکردنی نەخۆشیەکە و چارەسەرکردنی نەخۆشیەکان. چارەسەرکردنی نەخۆشیەکە بە تەواوەتی وەکو یەکێکە کە تووشی نەخۆشی ڕۆماتیزمی درێژخایانی جنگەکانی ئەبێ و بگرە قورستریشە لەو کەسانە، چونکە ئەم نەخۆشیە ئەبێتەوەی داخوران و لە ناوبردنی جنگەکان ئەگەر چارەسەر نەکرێ. چارەسەرەکەی تەنیا لە پێشە بەپێی نیشانی نەخۆشەکە ئەگەر ئازارێکی کەم هەبێ ئێمە ئەتوانی تەنیا ئازارشکێنێکی بۆ بنووسین، بەڵام ئەگەر بوو ئەوەی کە ئاوسانی جنگەکانی هەبێ و زۆر بگرێتەوە ئەو کاتە عیلاجی تایبەتی درێژخایانی نەخۆشیەکانی ڕۆماتیزمە وەرەگرێ بە شێوەی حەب، ئەگەر چارەسەریش نەبوو بە شێوەی دەرزی و بە شێوەی درێژخایان چارەسەری بۆ وەرەگرێ. سمارت وەرچەرخانە.